شنو مالم شنو عمرو مالكم شنو شنو قانم شنو عمرو مالكم شنو ما زار جيبو دنيا بدلك منو يا زار جيبو دنيا بدلك منو كنا شوان شون علم شنو رجا رمو كنا شوان شون علم شنو رجا رمو كنا يكجر بجاري شنو دوريا كيتومو من يكجر بجاري واقول دوريا كيتومو هەرچی شوێنی کوردستان هەیە زۆر جوانە بەڵام جوانی هەورامان زۆر جیاوازترە ئێمە ئەمڕۆ میوانین لە هەورامان دورن با پێکەوە هەورامان ببینین لولا شنو من لزايدو شنو قيانم شنو عمرو مالكم شنو شنو قيانم شنو عمرو مالكم شنو ما زار جيبو دنيا بدلك منو دار بەرد خۆڵ ئەو سپێگاتە سروشتی کە هەورامان پێی ناسراوە لە بیناسازیدا ئێمە ئێستا لە کۆنترین شوێنی ئەم ناوچەین کە مزگەوتی گۆرەی خورماڵە کاک ئاراس کە شارەزا لە بواری مێژووە حەزەکەم بە کورتی و بە پوختی کاک ئاراس گیان باسێکی ئەم مێژۆ جوانەی هەورامانمان بۆ بکەیت. سپاس بە خێراتنتانەکەم دیارە پیرەمێردی شاعر شعرێکی جوانی هەیەڵێ دەوری ئەسحابان سێ مزگەوت کران یەکێک لە نەگەڵ دووەم لە کرمان سێم لە خورماڵ سەرچاوی کوردان ئەم شوێنەی کە ئێستا ئێمە لێن ئەو مزگەوتەیە کە پیرەمێرد لە شعرەکەی ئاماژەی پێکردووە یەکێکە لە مزگەوتە دێرین و کۆنەکانی کوردستان و منارەکەی یەکێکە لە ڕەمزە جوانەکانی شارۆچکەی خورماڵ و پێشتر مێژووی ئەم مزگەوتە بەپێی کنەکردنی شوێنەواری و تحقیقی ئەوانەی کە لە بواری مێژوو شوێنەوارە شارەزان دەوترێت پێش ئەمە معبەدی زەردەشتیەکان بووە بە حکمیەوەی کە سەرچاوەیەکی گرنگی ئاوی کە ئاوی گەنجان و ئاوی گەڕا و ئاوی سەرچاوی زەڵم کە خورماڵەکە بە دوو کەرتەوە لایە تێپەڕەبێ دەوترێت پێشتر معبەد بووە و ئەو قەڵایەش کە لە پشتی مزگەوتەکەوەیە قەڵایەکی دێرینە مێژوەکەی بۆ سەردەمی ساسانیەکان ئەگەڕێتەوە ئەمانە وەکو دوو ڕەمزی گرنگی شوێنەواری شارۆچکەی خورماڵن کە بە دەواازەی هەورامان ناسراوە و لەگەڵەوە شاگەشتیارێکی زۆر بەتایبەت لە وەرزی هاوین و لە وەرزی پاییز و بەهاردا سەردانی ئێرە ئەکەن و سیمایەکی جوانی بەخشیەوە بە خورماڵ. حەزەکەم چەند شوێنەوارێک چەند شتێکی شوێنێکی گرنگم پیشان بیت وەکو مێژوو باسی لێو بکەین ئەوە پیشانم بی بچینە سەر شوێنەکان بەسەر چاوە ئێمە ئەچینە لای حوزەکەی مزگەوتی گەورە کە زۆرانە پڕشە لە ماسی بەڵێ یگانی ژیرین ئاوێکی زۆر سازگار دەبنی ئەم شاخۆیەتە ناو ئەم حوزەوە کە پڕپڕە لە ماسی نوشتەرانیش لێرە دەستنوێژی خوانەگرن هەڵەتە دیمەنێکی زۆر زۆر جوڵێت ئەم حوزەیە کە ئەمەژە پێکرد ئەمە لە ناو حوشەی مزگەوتی گەورەی خورماڵایە و یەکێکی ترە لە تایبەتمەندیەکانی شارۆچکەی خورماڵ و ئەم مزگەوتش چونکە کۆمەڵێ ڕوودا و لەسەر ئەم حوزە ڕوویان داوە یەک لەوانە کە لە سەردەمی شێخی حیسامەدینە لە ساڵی 1933 بۆ 33 بۆ ناوە بووە مەلیک فەیسەڵ مەلیکی عێراق سەردانی ئێرە ئەکات و دێت بۆ لای جەنابی شێخی حیسامەدین لەسەر ئەم حوزی مزگەوتە پێشوازی لێ ئەکرێت و بەشێکی زۆری کێشە کۆمەڵایەتەکان یان مەسەلەن کۆبوونەوەی ناوچەکە کە کرابێت لە ساڵانی ڕابردووە لەسەر ئەم حوزە کراوە لەبەرەوەی شوێنێکی فێنک و کەش و هەوایەکی گونجاوی هەبوو بەتایبەت لە وەرزی هاوینە کە ئەمەش یەکێکی ترە لە تایبەتمەندیەکانی دوو درختی زۆر زۆر گەورە ئەبینم بە گەورەیە دیارە مێژویان زۆر کۆنا تقریبا 200 ساڵ ئەمەی چەندێکە لێرە ئەوەی ڕاستی بێت تا ئێستا من معلوماتی دقیقم نییە لەسەرەوەی کە چەند ساڵە بەڵام دڵنیا بە ینی 400 ساڵ زیاترن ئەم سوورە چنارانە کە لە زۆربەی شوێنە پیرۆزەکانی هەورامانە سوورە چنار هەبووە یان لەسەر شخصەکان لە ناو مزگەوتەکان مەسەرەن لەسەر مەقەدی شێخان و پیرانی هەورامانیش زۆر جار سوورە چنار دار بەڕووە بینرێت بەخوا مەگەری ناڵەکەم
يميا ولا يميا ولا کاگەڕازیان ڕێگێکی دوورمان بڕی و سەرکەوتین و ئەمانە منە بۆ هێنا بۆ ئێرە شوێ بەڵێ ئەم شوێنەی کە ئێمە لێ وەستاوین پێوترێ شارۆچکەی بیارە. شارۆچکەی بیارە مرکزێکی گرنگی هەورامیەکانە لەبەرەوەی پێگەی شێخەکانی تیا بووە. فترەیەک بە ئەزهەری کوردستان بە بیارەی شەریفە ناسراوە. بزەبت ئەم شوێنەی کە ئێمە لێن سنووری نێوان ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستانە. یان ئێستا من لە چۆم ئێستا تۆ لە باشووری کوردستانی میش لە ڕۆژهەڵاتی کوردستانە کاکە باوەخ دو قسەی وا بکە دو قسەی خێر بکە با منیش بێمە ڕۆژهەڵاتی تا ڕۆژهەڵاتی لە ڕۆژهەڵات شوێک بین جا ئەم شوێنە لە ساڵی 1639 بەپێی پەیمانی زەهاوی نێوان ئیمپراتۆرەتی عوسمانی و سەفەویەکان دابەش کراوە. کەواتە ئەم سنوورە دەستکردە لە بینمانە هیچ جای نەکردنیێتەوە کورد هەر کووردە هەر هاوماڵە هەر هاوباخە هاو جوگرافیە هاو ژیانە هاو خوێنە. من زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە ئێستا لەم بەرەم کە بەری ڕۆژهەڵاتە زۆر بەختەوەرم. کاگەڕازیان زۆر سپاس بۆ ئەم هەموو زانیاریە جوانە هەڵبەتە مەگەر بە چڕۆپڕی باسی مێژووی هەورامان بکەین مێژوویەکە زۆر کۆن و دێرینە و بە بەرنمەیەک و بە کاتێکی واکەم کۆتایی نایە بەڵام زۆر سپاس بۆ ئەم دیدەنی جەنابتان زۆر خۆشحاڵ بووم. هەورامان بەوە ناسراوە کە شوێنی گەشتیاریە هەموو خەڵک لە هەموو شوێنێکی عێراقەوە و کوردستانەوە ڕوو لە گەشتیاریەکە بۆ ئەم دیمەنە جوانانەی. ئێمە ئێستا لە خزمەتی کاک ئاوێسەرین لە چۆ لە ئاوێسەر خۆی ئەمە دەگمەنە لە ئاوێسەر لە خزمەتی کاک ئاوێسەرین. کاک ئاوێسەرجان بەگشتی باسێکی سەیرانگاکانی دەوروبەری هەورامانمە بۆ بکە ئەهمیێت و گرنگی گەشتیاری بۆ هەورامان چییە و بۆ خەڵکەکەی چییە؟ وڵی پێشەکی بەخێر بێن ئەمە هاتونێتە ئاوێسەر بە خێراتن سەر و سەر چاو بەنسبەت گەشتیاریەوە گەشتیاری ئەو خەڵکەی کەڕووە کاتە هەورامان بە تایبەتی شوێنە گەشتیاریەکانی وەکو ئاوێسەر ئەحمەداوا وەزەنێ ئەمانە شوێنی تایبەتن بۆ گەشتیار. هۆکاری هەیە گەشتیار ڕوە کاتە هەورامان. هەورامان لە کۆنەوە بەناوبانگ بە شوێنێکی شاخاوی ئاوە هەوایەکی پاک کەشوهەوایەکی لەبار بۆ گەشتیار شوێنێکی ئەمین خەڵکێکی ڕووخۆش. کاک ئاوێسەر چەند جۆر گەشتیاری هەیە با بڵین جۆری گەشتیارەکانی هەورامان چین گەشتیاری چیوچیمان هەیە؟ گەشتیاریمانەیەت بۆ کات بەسەر بردن مەسەڵەن لە شوێنەکە لە شارێکایە قەفیزە ئەوێ ئاوە هەوایە بگۆڕێت یە شەو لێرە مێنێتەوە. گەشتیاریشمانەیە تەناس سەردانەیەکە مەسەڵەن بۆ کڕینی مەسەڵەن شتومەک و بەرووبووم و شتی پیشەی دەستی هەورامان. بەرووبوومی هەورامان وای کردووە بەشێکی گرنگ گەشتیاری بۆ دروستکات. بەرووبوومی هەورامان زۆر دەور و تەسیرەیە بۆ ئەوەی کە خەڵکەکە ڕوەکاتە هەورامان بەنسبەت بەرووبوومی خوادەمەنیەوە وەکو بڵێن گوێزە و تووە و ڕووبە هەنارە و هەڵوژە و قەیسی و ئەم بابەتانە تاموچێژێکی تایبەت هەیە بەرووبوومی هەورامان لەبەرەوەی شتەکەی وەکو سروشتی وایە دەستکاری ناکرێت مەسەڵەن مەسنوعی تێناکرێت مەواد حافزەی تێناکرێت لە فڕ ناوشک ناکرێتەوە ئەو شتانە هەمووی ئەتیادیە بڵێن لە گوێز ئەتەکێنی نێمە لەسەر بانەکان هەڵێخن تا وشکە بێت ئەینێنە بازارەوە یعنی هێشتا بڵێن ئەتوانم شێ تەڕێ گەشتیاری ئەیکە. یەک شتیکە لە هەورامانەکە زۆر بەناوبانگە ئیشی دەستی چیمان هەیە؟ ئیشی دەستی ئەمە زۆر بەناوبانگ بێ کلاشمانە بووە ڕنگ و چۆغەمانە بووە فەرەنجی باڵی پێڵێن بەڵێ ئەوەمانە بووە پەستەکمانە بووە پشتوێنمانە بووە کڵاومانە بووە مشکی و ئەمانەمانە بووە هەمووی بەرووبوومی دەستی بووە پیشەی دەستی بووە. ئەی بەرووبوومی ئاژەڵی چیمان هەیە؟ بەرووبوومی ئاژەڵیش ڕۆنی کوردی هەیە بڵێن کەرە و
ماست و ئەوانە هەیە بەڵام ئەی هەنگوینەکە و بیرچوو هەنگوینی ئەم منتیقە هەنگوینێکی زۆر بەلەزەتە هەنگداریمان کەمە هەیە بەڵام زۆر کەمە هەنگداری ئێرە بینیوە بەڵێ هەیە بەڵام زۆر کەمە پەرەی پێ نەدراوە هێشتا لێرە کاتی خۆیە بوو من لە تێوەڵە لە هەفتاکان نبینیم لێ 6 ماڵ هەنگیان بەخێوە کرد بەڵام چه هەنگوینە ئەم هەنگوینە نایێستا ئێستا نا بڕوا بکەت ینی تام و چێژێکی وەر حەزە کردی کاک ئاوێسەریان زۆر سپاس کە ئەمڕۆ لە خزمەتی جەناب تا بووین بۆ ئەم هەموو زانیارە گرنگەر لە ڕووی گەشتیاری و پێشکەشی کردین کەواتە بە هەمومان لە هەموو وەرزە جیاوازەکان چکە هەورامان بەس لە وەرزێکی تایبەتە خەڵک بۆی نایەت لە هەموو وەرزەکانە هەورامان جوانە ئێوارە باش بڕان خان چۆنی باشی دەنشە تکا دەنشە ئەحواڵە باشە خۆ هیچ نەشتە تۆ بۆ من ئەرە جنینێک ماڵەوە بێت تۆ قرار بوو سەعات دوو بگەیتە لای منەوە خەریکە بە ڕۆژ زۆر داوای لێ بوونەکەم لە ڕێگا زۆر تاخیر بووین ئیشمان زۆر هەبوو هەر ئیشم بەرنامەیە زۆر تاخیری کردین ئەزانم ئەوەی نەما بۆ بەربانگ قەیناکە ئەمڕۆ ئەم شەو ئەم ئێوارەیە سەعاتی دوای بەربانگ ڕۆژمان ئەشکێنین زۆر داوای لێ بوون لە تۆ ئەەکەم طبعاً ڕووناکخان پێویست تعریفێک ناکە خۆی کەسێکی ناسراوە لە ناوچەکە هەموو ئەوانەی کە لە سلێمانی لە ناوچەکانی تری کوردستانەوە ڕوو لە هەورەمانەکەن ڕووناخانە ناسن کە چەندین جار هاتوونەتە ئێرە بۆ تامکردنی خواردنە خۆش و بەلەزەتەکانی ئێمەش ئەم ئێوارێ لە خزمەتی جەنابتین وەلەو دواکەوتین بۆ بەربانگ دواکەوتین زۆر داوای لێبوونەکەی قەیناکە تەعیزینەوە سعات نگنێگەی شتێکەکەین سعات دواتر نانەخۆین زۆر سپاس دەکەم حەزەکەم لێوە دەست پێ بکەین ئەم شتانی کە ئامادە و کردووە چییە و چیمان بۆەکەی پێش هەموو شتێک زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونی جەنابتان زۆر سپاس منتان بەسەر کردەوە من لێرە ینی ئێستا حازری بکەم ئەم هەڵوژەیە خۆی لە هەورامانە هەڵوژە هەمیشە هەڵوژەی کوردیمانە بووە هەر هەڵوژە هەیە ئیتر بۆ پاییزان بۆ زستانان هەڵیەگرین وشکیەکەین هەم بۆ هاوینیش هەر بەکارێتەوە تا هاوین هەڵوژەیەتەوە هەر بەکارێنەوە ئەمانە قەڵیەیەکە کە لێنین بە لۆتکۆنۆک و بە هێنەوە وردەی گۆشتەوە بەس تۆ ئامادە نەبووی من خۆم حازرم کرداتەوە ئەو دەستانە و خۆش بێ ڕەبی منیسم خۆشم یارمەتی بەم ئامادەیەکەم تەمان من چەندەها ساڵە ئەم خواردنە خۆشم بیستووە بەستا ئێستا لەبەر کە شێوازی دروستکردنەکەی نەمزانیەوە چۆن دروستەکرێ خۆم قە دروستم نەکردووە لە ماڵی خۆمانیان بۆ میوان جا من حەزەکەم تامەزرۆم تامی بکەم ئەنجا حەزیشەکەم فێڵەکانی بەرم لێتەوە فێڵەکانی لێ بەرم لێتەوە بۆیتر خۆشم ئامادەکەم بۆ میوان من خۆشحاڵم هەموو کەسێ فێر ببێ من بەغیل نیم بەوەی کە خەڵک فێری خواردنەکانم بێ من پێم خۆشە هەموو کەسێ خواردنی ڕوونا گەورامی بزانێت و وە فێر بێ ئەوەی کە من بیزانم ئەوانیش فێر بن ئەم گۆشتە هەر گۆشتی نەرمەیە گۆشتی حیوانی وردە لەگەڵ دووکەکەیە دووکی بێ هەر تازە بێ دووکی نامجەمی دۆشت نابێ ئەمانە بەشێکی وردەکەین لەگەڵ دووکەکە بەشێکی بەپل داهێڵینەوە بەپل لە هێڵینەوە ئەمانە سوورەکەینەوە لەگەڵ لەتکەنۆکە قوڵانومە هەڵوژەکەشم پاک شتوێتەوە و تۆزێ زەردم کردوە چاوی منیە زەکەی من دوایەمانە سوورەکەینەوە لەتکەنۆکەکە و لەگەڵ هەڵوژەکەش سوورەکەینەوە لەگەڵ دۆشاوی تەماتی چاوەڕی چیەکەین بۆ دەستی پێ نەکەین ستر دەست من ئەچم لە سارەکە دەستکێشەکانی خۆمێنم زۆر سەر بێ خۆچین دەست پێکەین سریع بووم هەوڵ بری زانم شتەکانم چۆن داناوە لە چوا داناوە ئەمە ناو ئەسارە زانی ڕووناخان یەک ماڵی کاملە بە ژووری دانیشتن و ژووری نووسن و مەطبەخ و کاوەنتەر و هەرچی شتی مەطبەخی نییە لە سارەکە پێمانە چکە بەعزێ حەڵقا هەر لە هەوای دەرەوە و لە سروشتە خواردنەکانمان ئامادەکەین بۆیە هەموو شتێکی بۆی ئەم سارێشمان پێ ئەمفانەمان پێ هەموو شتەکانی لەبارەوە ئامادەسە من چی بۆ بکەم چی بۆ خراپ بکەم تێکی بەم چاکیکەم ئەمانە بین سووریەکەینەوە ئێستا لە ژوورەوە مانم حازر کردو ئەمە شویت پڵاوە ئەوەش پڵاوشەکەم حازر کردوەتر ئەمانە یێنی وردە ئەمانە بێبەرینە ژوورەوە
ڕۆناخان گوناحەکەی لە ملی من بەس باش بشکانمان قەینا بانگیشی فەرموو زەڵاتەکەمان نەکردێشە خواردن سەر ئاگرە زەڵاتی شتێ بکەین پرسیارێک لێ یەکەم فەرموو وا بزانم لەم ناوچەیە تۆ یەکەم ئافرەت بووی چێشتخانەتدانا بۆ زیاتریش بۆ هۆی ڕاکێشانی سەرنجی هەموو گەشتیاران و ئێمەش کە لە سلێمانی ئەمان بیست و خەڵکانی کە لە شوێنەکانی کۆ ئەم بیرۆکێت چۆن دروست بوو لەلات چۆن گەڵاڵە بوو لەلات ئالێ بۆمان باسکە بیرۆکەی من یەکەم جار بێدەنگی ژنانم شکاندووە ڕەچە بێدەنگی ژنان حەزەکەم هەمیشە ژن لەسەر قاچەکانی خۆی بۆستێ بەڕاستی ڕۆڵی ئافرەت زۆر ئەوەنەی تر بایەخت پێدا ئەوەنەی تر هانی ئەو جیلەتدا کە ئەو شەرمە بشکێنن ئەو تاوەی بشکێنن کە هەموو شتە بێ پیاو بیکە کە با بەبێ هەر پیاوەی بە مەطعەم هەر پیاوی بێ ئەمە زۆر مهم بوو هەچەنە پێشتریش خۆ ئافرەت لە بوارە جیاجەکانی ترا کاری کردو بەڵام مەسەرەن یەکەم کەس بووی کە تاسە کە بابچی هەر با بڵێن نەبووە لە پیاوانە بەس ئەمە زۆر کە بابچی نەبووە لە هیچ لە کوردان کە ژن بێ ژن هەمیشە بە دەرەجە دوو سێر کراوە باوە بڵێن ئەمە ئیشی پیاوەکە ئەمە ئیشی پیاوە بەس لە منتەقەی هەورامانە هەمیشە ژن ئازادانە بیری کردوێتەوە هەوە هەمیشەشان بەشانی پیاوەکەی بگرێ لە پیاوەکەشی باشتر خەمخۆری خێزانەکەی بووە لە هەر چوار فەسڵەکە ئامادەیی بووە کە لە بەهارە ئیتر چی کردبێ لە هاوینا چی کردبێ لە بەهارە بەردەوام هەمیشە لەگەڵ پیاوەکەیە خەریکی باخکێڵان و چاکردن و کیار نازامی ئەوە چی پێڵێنەر کیار دروستکردن بۆ سەوزەوات و شت تر تەماتەیان چاندووە و کەرەوزە و کەوەرە و بامیەیە و تر هەموو هەشتێتەڕەوە حەچی شتێکی تەڕەوە بێ کردویانە. باشم خۆ ئەجانم برسێتێ نەجاتمان بێ و تر دوای نام خۆین و خواردنەکەش ئێستا بوو بێ بە ئامادەکردنی زەڵاتەکە دەست خۆش بێ ئێستا ئەچی ناژوورێ سیرەکەین بزانین ئێتر بەشکم بکە خواردنەکە بێ بێت و داینین و بخۆین. ئەم سەرپرایزە چییە؟ هەڵی سەحر لێ کردوین پڕەکەم بەتەمای منە بەتەمای هەڵوژە و برنج بە پاقلەکە کرد بەڵام شتی سێرە کردووە پراخی گەڵامیە و ئەوە شۆربا و ئەوە تەرتیباتانە ئەو دەستانە و خۆش بێ لەم ئێوارە ڕەمەزانە پیرۆزەیە لەم کەش و هەوا خۆشەی هەورامانە لەم فێنکیە ئاوا دانیشی لەم جەوەی دەرەوە هەموو خواردنە خۆشە بخۆی خواردنی چێش دەستی ڕووناخان بەختەوەرم بەختەوەر زۆر سپاس جەبا ڕۆژەکەمان هەم دیزاینی مێزەکەشمانەری خۆمانە زۆر سپاس یاخوا بەخێر سەر چاوڵک بەخێر بن بەڕاستی شۆرباکە ئەوە تایبەتە جارێ من زۆر مەشغوڵ شۆرباکەم مەشغوڵ یا پراخە لێنەوە سەر ئەمە جامە لە چۆ دەست پێ بکەم بەڕاستی باینجان زۆر باشە خەڵگەڵێ باینجان مەخۆ بۆ شێتەبی ئەرە بۆ خەڵک واڵێ من هەر باینجانە خۆم شێت نەبوولاواتێک لە ئەسڵا خۆم شێت خۆی واڵێ بە بانجان بۆ توانەوەی چاوریەکان عادی دەبا بزانین من دیقم کرد خۆشترین شتمە هەستاەوە لەم جوابی خۆیتۆ لە قاپی فافۆنانە بێت تامی نییە مە ماسااو نەبوو دۆ بوو دۆ زۆر واو زۆر خۆشتر ئەو دەستانە خۆش بێ ئەو دەستانە خۆش بێ زۆر بەلەزەت بوو بەڕاستی دەستاوێکی خۆش میوانداریەکی زۆر گەورە و بەنرخ و جوان ئێوارێکی زۆر خۆش لەم کەشە هاوی لەم کەشە بەهارە لە نزیک لە هاوینە لەم ئێوارە ڕەمەزانیە پیرۆزەدا بە خزمەت ڕووناخان گەشتین ئازێتی کێشە ئەم هەموو خواردنە خۆشی بۆ دروستکردین زۆر سپاس دەکەم یانەکە من فرا خێر ئامادەی پێی هەورامانی پێ ناحێ بیارێ مەمایەوەش حاڵیە کە
بەرنامە کۆشمە ئامان وێگە و یەکەم وێرەگا و ڕەمەزانی بەسەرش کردێنمێ مایەوەش حاڵیا هەچەند بەخش دیما کە چێوەکی ما شمەدیر یاوادێ ئیتری چێوێ حازریوی من حەزکەرێنێ چیوی خاستەر تا پێوەشکەر ئینشاڵا پێ وەختێت زۆر سپاس طبعا نییە زۆری تێگەشتم بەس ئەوەی کە تێ نەگەشتم بە ڕۆح تێگەشتم لەبەر ڕۆح و دڵم لەم شوێنایە ئێوارێکی ڕەمەزانی زۆر خۆش بوو میواندارێکی زۆر بە نرخ و گران بوو هیوادارم ئێوەش کە هاتن تام و بۆن و ڕەنگی ئەم شوێنە خۆشەتان لە یاد نەچێ و وەکو ئێمە چێژ لە ڕۆژەکەتان ببینن لە هەورامان. چشان پێشی ماتوغم باوەری چشان پێشی ماتوغم باوەری جەوێهاری لێ واجە گوڵی زاوەری گوڵم گوڵی سۆسەری وا گوڵێنی سارا دەرمانەکەی دڵی بی باوەرە لێ دەرمانەکەی دەریێ وا دڵی بی باوەرە لێ کورپەی قەو باوەریە ڕوحەکەی ڕێواوەڵم لێ کورپەی قەو باوەریە ڕوحەکەی ڕێواوەڵم لێ بۆ تۆ منێ ماوەوێ وەرمەکەی شێواوەڵم وەرمەکەی شێواوەڵم دەست خۆش کاگعلیگیان زۆر زۆر خۆشحاڵ بووم بەم دیدەنی جەنابتان لە درێژایی گەشتەکەی ئەم ڕۆمانە دوای بەربانگ دنیا تاریکی کرد گەشتینە لای کاگعلی لەم شوێنە خۆشە لەم کەش و هەوا خۆشەیە لە پشتمانەوە دەنگێکی ئەو بۆقانێت کە ئەوانیش لەگەڵ گۆرانێکی ئێمە دیارە ئەوانیش گۆرانی خۆیان ئەڵێن زۆر خۆشحاڵ بووم کاگعلیگیان بەم دیدەنی جەنابتان بە هەموو شێوەکان من حەزەکەم لە باسێکی کۆنی مێژووی هوەری ئەم ناوچەی هەورامانە بۆم باسکەیت کە سەرهەنگ و سەرقافڵەی ئێوە چێ بوون. سەرتا بەخێر بێن زۆر سپاسانەکەم زۆر سپاس ئەلبەتە بۆ جوابی پرسیارەکەی جەنابەت مامۆستا عوسمان کێمنەیمانەیە ئەوە سەرقافڵەی هەموو گۆرانی هەورامیە لەگەڵ مامۆستا لێرەوە ڕێزمان هەیە بۆی هیوای تەندروستێکی باشی بۆ خوازیین لەگەڵ مامۆستا جەمیل نەوسودی وارووا کاک حەمەحسێن کێمنەی مامۆستا سەباح هەورامی ئەمانە پێشەنگی گۆرانی هەورامیە لەم دەڤەرەی هەورامانە بە تایبەتی حتا گەشتی نەشتە سنووری گەرمەسێریش بەڵێ ئەوان سەرمەشقی گۆرانی هەورامی بوون بەڕاستی باشە یەک پرسیاری تر حەزەکەم گۆرانی هەورامی وەکو خۆڕسکی خۆی بەو چەپڵە و بەو دەف و بەو ئامێرە خۆڕسکیانە بێ زیاتر کە خۆی زیاتر هەر بە چەپڵە وتراوە بەڵام ئەگەر مەسەن دەفێکیان مەسەن ئامریکی تری کوردواری لەگەڵ بێت یان زۆر جار مەسەن ئەوەی کە جۆم لێ بێت بە سایزەرێک ئەکرێت ئایا مەسەرن ئەم مۆسیقاکی ئەلکترۆنی کار ناکاتە سەر جوانی ڕۆحی ئەو هونەرە پاکەی هەورامان بەتاکی چۆن ینی تەسیری زۆر زۆر ئێستا وەکو جەنابەت ئیشارەتە پێدا گۆرانی هەورامی بە حەیانی بەبێ ئالەتی مۆسیقی یا بەبێ دەنگە ئەلکترۆنیەکان بەبێ دەنگە ئەلکترۆنیەکان تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە یان ئێستا من ئەگە گۆرانی بڵم لەگەڵ ئالەتێکی مۆسیقیدا ئەو تاموچێژە نییە وەکوتر بەبێ ئالەتی مۆسیقی بڵێم لەوانەیە زۆر زۆریان جیاواز بێت ئێستا ڕاوچیەوە بە گیتارەوە هەستەکەی ئەوە شتێکی نوێگەریە بڵێن حتا چێژگە ئێستا ئالەتە سنەتیەکان جیاوازترین سەبەی جانابێت شارت بۆ داگە بە دەفێکەوە سێ جاران بڵێن گۆرانی شەخانەمان هەیە لە تەکیکانە گۆرانی هەورامیان و تۆ شەخانە بە دەفیان لەگەڵا بەکەرێ ناو شتێکی زۆر جوانی و زۆر تاوجێژێکی بەلەزێتشیە بووە زۆر چاکە لەم تۆزێک جەوەکەشی فێن کە دەست خۆش چای بۆ هێناین بەڕاستی تۆزێ دەروونمان گەرم بێتەوە چای سەردار چای ئاگر و دووکەڵ
زۆ سپاس کاک علیگیان بۆ ئەم دیدەنیەی کە ئەمڕۆ لە خزمەتی جەنابتا بووین زۆر خۆشحاڵت کردین چاوان زۆر حەزەکەم بە گۆرانشی کاک علی کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان بێنین تا بەرنمەیەکی تر بێک دەگەینەوە هەر شاد و بەختەوە بن سپاس کاڵەژینگێنێ بەرزەکە و ژیواری بەرزەکە و ژیواری زێنێ هەڵێژێن برەیانە و لاری برەیانە و لاری هۆیە سەڵۆیە کۆبانە بیزەران برەبەندە بیزەران پایگەلان وێژێن برەداژێ دەلەران برەداژێ دەلەران جەمەزیاوێکەڵ منە جێڕا بڵێنەوە منە جێڕا بڵێنا تەمەڵمە بیڵۆ منە وەگەر مردێنەوە منە وەگەر مردێنا جەمەزیاوێکەڵ برەماری و بێریدێ تۆماری و بێریدێ دەرکی دووداری برەبێ منە کەرینەوە برەبێ منە کەرینێ کاڵە چینگێنێ بەرەدەکەوژی